دوار ناوی ئەو کەسە ئاشکرا دەکات کە ویستی مەلا کەریمشکوور تیرۆر بکات. ئەمڕۆ 9 ساڵ تێدەپەڕێت بەسەر ڕزگارکردنی مەخموور لە دەستی داعش. دیمەنە باشتەکەی دوورگەی ماوی ئەمریکا گۆڕا بۆ دیمەنە وێرانکاریەکەی دوای جەنگ. لا تیوار نیوز سڵاوتان لێبێت. من هودا عوسمان سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ گروپێکی چەکدار هەڵیان کوتایە سەر مەڵبەند یەکێتی لە خوورماتوو. لە ئەنجامی هێرشەکەدا کەسێک لە ناو مەڵبەند بریندار بووە. سەبارەت بە هۆکاری و هێرشە بۆ سەر مەڵبەند یەکێتی و هەوڵی تیرۆرکردنی ئەو پەرلەمانتارە یەکێتی، سەرچاوەیەک بە تیوار نیوزی ڕاگەیاند ماوەیەکە گروپێک دەیانەوێت حەشدی کوردی لە سنووری خوورماتوو دروست بکەن. مەلا کەریم ڕێگر بووە لە دروستکردنی ئەو حەشدا، بۆیە ئەمڕۆ گروپێک وستویانە لە ناو مەڵبەند یەکێتی تیرۆری بکەن. سەرچاوەکەی تیوارەوەشی ئاشکرا کرد ئەو کەسەی هەوڵی تیرۆرکردنی مەلا کەریمی داوە کوڕی محەممەد عەریفە. باوکی دەیەوێت حەشدی کوردی دامەزرێنێت. دوا بەدوای ئەو هێرشەش نووسینگەی ئەو پەرلەمانتارە ڕایگەیاند هەوڵاتیانی خۆشەویست دڵنیا دەکەینەوە کە هەواڵ مەلا کەریم سەلامەتە و لە هەوڵی تیرۆرکردن ڕزگاری بووە. ئەمڕۆ دەیابی 2023 9 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئازادکردنی مەخمووردا. ئەمڕۆ ڕۆژێکە میلەتەکەمان ئیرادەی سەرکەوت بەسەر ئیرادی تیرۆرستانی داعشدا. بەڵام هەریەکە لە ڕێگەاندنەکانی یەکێتی و پارتی دەیانەوێت میلەت و دەستکەوتەکانی دابەش بکەن بەسەر دوو بەرەدا. میدیاکانی یەکێتی دەڵێن 9 ساڵ بەر لە ئێستا زۆر نزیک بوو تیرۆرستانی داعش هەولێر داگیر بکەن، بەڵام دشە تیرۆری یەکێتی نەیهێشت و هەولێریان پاراست. لە بەرامبەردا میدیاکانی پارتی دەڵێن دەی 8 2014 و ڕۆژەی تیرۆرستانی داعش لەسەر دەستی هێزەکانی یاسایی هەولێر تووشی یەکەمی شکست بوون، ئەویش لە گوێر بەسەر پەرشتی ڕاستەخۆی سەرۆک بارزانی. هێزەکانی یاسایی هەولێر توانیان گوێر کۆنتڕۆڵ بکەنەوە و ئاڵای داعش بهێننە خوارەوە. ئەم قسە دژبەیەکانی پارتی یەکێتی لە کاتێکدایە گەلی کورد بە هەزاران ساڵ پێش ئێستاش هەر خۆی پاراستووە و بەرگری کردووە بەبێ ئەوەی مەڵبەند و لقیش هەبێت. بەهۆیەوە گرە بەهێزەی چەند ڕۆژێک لەمەوبەر لە دوورگەی ماوی وڵاتی هاوای کەوتەوە 36 کەس گیانیان لەدەستدا و وێنەی سەحراوی دوورگەکەش گۆڕا بۆ دیمەنی وێرانکاری پاشجەنگی جیهانی دووەم. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.